گەلی ئێران قوربانی زۆری داوە بۆ گەیشتن بە ئازادی و ڕزگاربوون لە دەست داگیرکاری و ژێردەستەی. بەردەوام بووە لە هەوڵەکانی لە پێناو ئاشتی و سەقامگیری لەو کاتێک کە هەموو گیان بە دۆخێکی ئاڵۆزدا دەڕۆژ بەهۆی سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆناوە. لەو کاتەدا ئێران لە ململانێکی توندا بوو لەگەڵ ئەو ڤایرۆسە و ئەو سزا قورسانەی کە بەسەریدا سەپێنرا بوو کە پێشێلکردنی ئاشکرای ڕێکەوتنامەی نێودەوڵەتی و میساقی نەتەوەی گرتوەکانە هەروەک دژی بڕیاری 2230 ئەنجومەنی ئاسایش. ئێران دژی داگیرکاری دەرەکی لە ناوچەکە وەستا و شەڕی کردووە لە دژی گروپی قاعیدە و تیرۆرسانی داعش و کاری زۆر کردووە بۆ پاراستنی وڵاتە دراوسەکانی لە کەندا و گەلی ئێران شایانی ئەوە نیە لە تۆڵەی هەڵبژاردننی نوێنەرەکانی لە پرۆسی هەڵبژاردن سزای بەسەردا بسەپێنرێت. ئەمریکا ناتوانێت گفتوگۆ و دانووسان و شەڕش بەسەر ئێراندا بسەپێنێت. ژیان لە چوارچێوەی سزا ناڕەوەکان زۆر قورسە. ئەوە بەمانای جەنگە دژی ئێران. تاران شانازی دەکات کە بەوەی کۆنترین وڵاتی دیموکراتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سیاسەتی ناوخۆیی ئێران کە زۆر گرنگە لەلایەن گەلەوە یەکلا دەبێتەوە. هەرگیز گەلی ئێران ئەو ئازادیە ناوخۆیی کە هەیەی بە دەستوەردانی دەرەکی ناگۆڕێتەوە. ئێران کارتێک نییە لە هەڵبژاردنەکانی ئەمریکا و سیاسەتی ناوخۆی ئەو وڵاتە.